شتێ بۆ وەرزشکردن سیارە لێدا یان شوێنێکی ترکە خەڵکێکی زۆری ئارەزووی پایسکلییان هەیە هیچ کەسێک شوێنێک نییە تۆ لێرە پایسکلی لێ بکەن کە خەریکی پرۆژەیەکین بۆ گەنجان پرۆژەکە وردەکاریەکانی ئێستا لێرانە باس ناکەم تا تەواو دەبێتن بەڵام شتان شوێنێکە دەمانەوێت ئامانجی ئەو پرۆژەیە ئەوەیە کە گەنج دەست بە ئیشی خۆی بکاتن لە خاڵی سەفرەوە بزنسێک بە خۆی دابنێتن دەست پێ بکاتن بەڵێندەر چێە؟ بەڵێندەر خەڵکی ئەو ناوچەیە خەڵکی ئەو شارەیە خەڵکی ئەو وڵاتەیە بۆ ئەمن بێم چاودێری بکەم بۆ ئەم بێم محاسبە بکەم و سزای بدەم بۆ ئەو بە خۆی ناکاتن یعنی ئەو ڕەکە بە مەسیزەکەم زۆر ڕوون و ئاشکرا بوو لەگەڵیان کە دەبێ ئەو پرۆژانە بە خۆیان بزانن پرۆژەیە کە دێروکانە جێبەجێ دەکرێتن ئەوەی کە پرۆژەکە جێبەجێەکە خەڵکی ئەو شارەیە سبێنێ ئەگەر ئەو پرۆژەیە هەر کەم و کوڕیەکی هەبێتن ڕاستێمە وەکو ئیدارەتی بەرپرسیارین بەڵام ئەو وەکو کەسایەتیی ئەو شارش خۆ بەرپرسیارە لەوەی کە پرۆژەکە بە شێوەی شەڕک پێ ئەگەر دۆشی دەرناینی پێمان گوتینە کاکە بڵێ بەو مەبلەغە من ناتوانم بیکەم زۆر ئاساییە وەڵڵا ئەمە تا ئێستا تقریبەن زیاتر لە یاوانەیە لە بەڵێندەرش تا ئێستا سزادرابیتن سزاکانیان و عقوبەشیان درابیتوە پرۆژەکانشان پێ چاکرابیتن ئەچم شانوێستە شەقامەکەم خەڵکەکە ئاشناکەمەوە بە شانۆ من ئەچم شانۆی لەوە بم دواترەوە بە دوای شانۆدادێ شانۆ بردە ناو بازار فلکەی بازار 1500 نەفەر لە دیاری ڕاوەستا داواکاریەکانی ئەوانە داواکاری قڕس نەبوون یعنی ئەوانە وەکو باسم کردێ بە تایبەتی ئەوانەی کە لە هەندێک بەهرەیان هەیە دەیانەوێ ئەو زەمینە سازیان بۆ دروست بتوانن ئەو بەهرەی خۆیان تێدا ممارەسە بکەن و ئەوەش بۆ ئێمە کارێکی ینی قڕس نابێتن دەتوانین ئەوەی بکەن لە ئەنجام ئێمە دەمانەوێت لە ئەو لێک تێگەیشتن هەبیتن ینی ئەو بۆشایی نەبیتن لە نێوان ئیدارە و لە نێوان ئەو گەنجانەی کە لێرانە هەیە بە هەبوونی ئەو دیدار و ئەو دیبیتانە ئێمە دەتوانین زیاترێک نزیک بینەوە و هەر بۆ هاوڵاتیانش دەمەوێتەوە دووپات بکەنەوە ئێستا کار لەسەر دانانی هێلێکی گەرمیش دەکەین نەکار بۆ گەنجان بۆ ئەم هاوڵاتیان بۆ ئەوی بتوانن بە شێوەیەکی خێرا داواکاریەکانیان بگاتە ئێمە بۆ بتوانین کاری لەسەر بن ئەوەی ڕاستی لە سۆران فەراغ دابڕان لە نێوان حکوومەت لە نێوان زیری خۆی ڕۆشنبیردا یەکێک لەوانە کە باسی کۆمەڵگایەکی وەرزشیمان کرد لە سۆران کە کۆمەڵگایەکی وەرزشی لە سۆران بکرێتەوە هەروەها باسی ئەوەمان کرد کە زیاتر پەرە بە هەموو وەرشەکان بکرێت فۆکس لەسەر چەند وەرشێک نەبێ بۆ منە شاری سۆران کەش گونجاوترین شارە بۆ وەرزشکردن بە تایبەتی ئەو وەرزشانێک کە گروپینە یاخود تاکە کەسینە وەکوانێک کە گروپی ناوچەندین شاخەوانی وەسەدەن یاریە خلیسکانیەکان و هەروەها پایسکلوانی و ئەسپ سواری و هەروەها پەراگلایدەر کەوانە ئەکرێ شاری سۆران بکرێتە ماڵبەندێکی گرنگی وەرزشوانی بەڵام ئەوانە پێویستی بە ئیمکانیات و پێویستی بە هاوکاری هەموو لایەکە گرفتوان لە مۆسیقاوە بوو کە شوێنمان نەبوو کە لوپەرمان نەبوو کە بتوانین پرۆڤەی لێ بکەین بۆ ئیشەکانی خۆمان کە بۆ سۆران بکەین یان بۆ ڕەواندز بکەین گرفتوانە بوو شوێنێک نەبوو یعنی بتوانین خولێک بکەینەوە کە کەسێک فێرکرد نەتوانێت بێتە پەیمانگا و لێ فێر بکەین پێشکەشی کاک هەڵدوگورمان کرد ئینشەڵا بڵێین پێدامەوە چارەسەر بکە و چارەسەر بێت دەمەوێت شاری خۆم بکەمە شار بکەمە سۆران بەڵام لە کاتێک کە سار بوومەوە لە بەرچی سار بوومەوە من کە ویستم کاگەڵگوڵ ببینم بۆ ئەوەی کە پرۆژەیەکی هونەری بدەمێت 4 ساعت 5 ساعت لە پرزگەکەی دانیشتم من بۆ ئیشی شەخسی خۆم نەچوویمە